سڵاوی خی گەورەتان لەبێ بەڕێزان خۆشەویستان خۆگر خۆشنا و خۆشحاڵە کە ئەم ڕۆژ لەوانەیەکی تازەی پرچێش پڕێزانست پرزانیاری پڕ هەر شتێک لەوانەیە پڕ هیچ بیباندەکتان ئەلمیم ئێستا ئێمە شتێکی نوێمان لەبەردەستە و دەمانەوێت عەرزی بکەین لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئازیزان ئەمڕۆ لەوانەیەکی نوێ لەگەڵ ئێوەداین وانەیەکی خۆشە زۆر ئاسانە قورسی مەکەن سوچی بکەن ئەگەر زۆر قورسە لەلاتان ئیشاڵڵا پاش کەرەنتین بڕۆنە قاعی بڕۆنە جیم بڕۆنە مەلەوانی چونچێ بەڕاستی العقل السەلیم في جسم السەلیم شتێکی وا هەیە نازانم زە بەغەڵەتی گوتمیان بە تەواوەتی بەڕێزان وانەی ئەمڕۆمان هەروەکو دەزان ئێمە هێدی لەسەر خۆ بە هەنگاو هەیە هەنگاو ستێپ بای ستێپ هاتین باسی برێن ئەساسیات و بنیادەکان و پەنجەرەکانی ئەدۆ پریمەرمان کرد دوایە هاتین و سوڕەی ببڕین و کەلوپەریکەین و هەروەها سوورەکان و لەگەرێکتری تەنسەخکەین و هەروەها دروستکردنی جسرەکان و ئەوانە دوایە کو میکساجی بکەین و کو مۆسیقای لە بندا بنین و ئەوانەمان هەمووی کردیە ئەگە هەر کەسێک تازە دێتن لەم وانەیە دەست پێ دەکا پێویستە بگەڕێتەوە سەروانەکانی بیدایەت تاوەکو زۆر بە جوانی و بە تەسەسول لە دوو یەک بەڕێ کوپێکی فێر بێ نەوەکو برێ ئەرە و هەرا هۆریایە لە چ هاتیە بەڕێزان خۆشەویستان ئێستا ئێمە ئاباس تێکستیشمان کرد بە دووانەی تێر و تەسەر باسی تێکست و ئۆشتانەمان کرد وابزانم ئێستا لە لای هەمووتان فکرێکی زۆر گشتگیر و ئاسان لەسەر ئەدۆ پریمێر و چۆنیەتی ئەنجامدانی میکساج و چۆنیەتی ئەنجامدانی تەنسیقاتی ڕنگ و تاڕادێک تێکست و ئانە گەڵاڵە بووە ئێستا ئێمە لە کۆتایی پرۆژەکەدان بەڕاستی بەڕێزان پێتان برێم خۆشترین شت ئەزانین چیە پاش ئەوەی کە پرۆژەکە تاو کرد قۆناغی ئەوەیە کە بەرهەمەکەی خۆت ببینی یعنی چۆن جوتیار گەنم دەچێنێ لە کۆتاییدا دەیدروێتەوە ئەگەر بارانێکی خۆش هاتی بێت و بەرەکەتێکی زۆر باری بێ ئەوە حەفلێ لەکنەوی ئێستاش ئێمە پرۆژەکەی خۆمان تاو کردیە ئەوەی کە لە بەردەستمان بوو ئەوە برین ئەو سوکە پرۆژەیە هەر زیاتر لە بۆ تێز بوو ئێوە دەزانم شتی زەخمترتان پێەیە یەک تێبینی تکەشتان بدەمێ ئێستا من ئەساسیاتی پریمەر دەزانم یەکی تریش ئەساسیاتی پریمەر دەزانی هەردووکمان وچیەک دەیزانین بەڵام هەیە فکرەی بلۆ بۆ دێتنیانی فکرە و داهێنان و زەوق سەلیقەی زۆر گەورەتە هەر بەو ئەساسیاتە شتی زۆر زەخم دەکات شتی زۆر زەخم دەکانی شتی زۆر زەخمی پێ دەکرێت و هەشە هەر بۆ ئەساسیاتە بەس دەتانی چەند چارچێوەیەکی بچووکی ڤیددیۆ دابنێت و ڕێندەری بکە هیوادارم هەمووتان لە چینی یەکەم بن ئێستا ئێمە پرۆژەکەمان تەواو حازرە دەمانەوێت چی بکەین ڕێندەری بکەین لە برێن لە بەرنامە گرافیکیەکان پاش ئەوی کە پرۆژە تاوا کرد مەرحەلەک دێ پێی دەوترێت ڕێندەر ئێکسپۆرتکردن یان برێن پرۆژەکەت بکێ ڤیددیۆ بە بازاری بەعنی بە ئاسانی بیڵێن جابڕێزان ئێمە پاشەوەی کە پرۆژەکە تەوا بوو قۆناغ خۆشەکە دێ لەوێ دەچینە فایل کە لە فایلیش ڕۆیشتین دەچینە ئەکسپۆرت یعنی ناردنە دەرەوە ئیمپۆرتیش یعنی هێنانە ژوورەوە ئەو زیاتر لە حودەکان هەیە مستەلەحەکی لۆجستیکشە بۆ ماوەی 8 ساڵیش لە قسمی لۆجستیکیشم کردیە با بچینە چیان دەرێ با بچینە ئەکسپۆرت لەوێ دێ سەر میدیا لەسەر کیبۆردیش خۆتماندینەکە کۆنتترۆل ئەمدا بگرە و ئەم دایلۆگ بۆکسە ناوازێر لۆ دەبێتەوە کە دروێنەی بەرهەمانایە بەکەی جەنابەت دەکا ئەو بەرهەمە زەخمەی کەوات و دەست پێکردووە ئێستا قۆناغێکی مێژوویە لە ژیانی بەڕێزن بەکەمی مەزانە تۆ ئینسانێکی زۆر زەخمی هەمیشە سوپاسی خوا و سوپاسی خۆت بکە کە خۆتی بە خۆتدایە بەڕاستی زۆر میمە سوپاس خۆت بکەیت بەڕێزان ئێستا هەروەکو دەیبینێن ئەلێرە ئەم دایلۆگ بۆکسە ناوازەیەمان بۆ دەبێتەوە بە بسمیللا لێرە دەست پێ بکەین ئەکسپۆرت سێتینگ ماچ سکوێن سێتینگ ئەلێرە ئەگەر ئەمە دابگرین ئەمە هەمووی نائاکتیڤ دەبێت ناچاڵاک دەبێت ناکارا دەبێت ئەوانە دەرێ با لە بۆ ڕێندەر بکەم ڕێک بەو جۆرێک کە تۆ لە سکوێنس دادناوە هەروەکو دەزانن ئێستا ئێمە ئەگەر سکوێنسێکی نوێ بکەینەوە یان کۆنتترۆل ئێن لێ بدەین ئەلێرە پێت دەرێ ڤیددیۆەکەت کوبیتن ینی سکوێنسەکەت برێن مۆنیتەرەکانت کوبیتن HDF HDV 1080p25 ئەمە سیغەی ڕێندەرەکەی و ڤیددیۆکێ و فرەیماتە و ینی کۆمەڵک مواسفاتی تێدایە کە ڕۆژ بە ڕۆژ ئێوە زیاتر شارەزای دەبن
ڕێندەرەکەت ڕێک لەسەر ئەو سیغێ دەڕوا کە لێرە دیاری دەکەی بەڵام ئێستا ئێمە پێویستمان پێینە بە کۆنتترۆل ئێم لێ بدەین بەڵێ بەرزان ماچەکە ئەگەر تحتی بێ بەو شێوێ دەبێتن بە گوێرە ئەو ماسفاتانە دەبێت کە تۆ لە سکوێنس دات ناوە سکوێنس خۆت لەسەری دروست کردووە بەڵام ئێمە پێویستمان بەمە نییە شتی مهمترمان لە بەردەستان بەڕێزان دەینە بەشی فۆرمات یعنی فۆرماتی ڤیددیوەکە چی بێ AVI بێ نازانم MPG بێتن یان ینی کۆمەڵک سیغە هەیە با سیرکەین ئێستا برین ئەلێروکانەکە هەمانە GIF دەوێتن بە سیغی بلورەی یان بە فرێمات بیت و یان نازانم چی بین بەس ئەو سیغەیە کە زۆر باوە و تاڕادەیەکی زۆر جیهانیە هەموو لە ئیشی لەسەر دەکەم H264 بەڕێزان H264 سیغەیەکی زۆر گونجاو نایە بە دیقەیەکی هەیە ینی کوالێتەکەی زۆر باشە هەروە حەزمی ڤیددیوەکەشت بەو شێوەیە نابێت زۆر کەسەیە کە ڕێندەری 1 دقە 2 دقە ڤیددیۆی کردیە بە AVI نزیکەی دەگێگا بووە بەڵام بەو سیغەی دەتوانی دیقەیەکی زۆر جوانتر لەو دەگەگاشت بداتێ بە حەزمێک و بە قیاسێکی بچووکتر بۆیە ئەمە هەڵبژێرن من ئەوەمان ئەم و پێپەسەندە لەوانەیە هەبێتن شارەزاتریبیشتی تری پێپەسەندبی بەڵام ئەوە بۆ ئێمە و بۆ من و بۆ تۆ بۆ زۆرمان زۆر شتێکی شاز و گونجاوە جا دەینە پریسێت لە پریسێتیش کاچ خۆم کە دەچێت پریسێت لەوێ قۆناغی دووەمی سیغەی ڤیددیۆ دیاری دەکرێتن ئایا چوارچێوەی ڤیددیۆیەکە چەند بە چەند بێ دیقەکەی چەند بێ 4K بێتن یان برین فول HD بێتن نازام 8Kش وا لە ڕێ و بزام هاتیشە ئەوانە بێ بە زۆری دەتوانی برێن ئەتو ڤیددیوەکەت بۆچی ئەگە بۆ فەیسبووکت بێ دەتوانی فەیسبوک 720p هەڵبژێری یان 1080 هەڵبژێری یان 4K هەڵبژێری بە گوێرەی پێویستیەکانی خۆت هەروەها دەتوانین سیغەی مۆبایل هەڵبژێری ینی بۆ مۆبایلت بێ یان بۆ تویتەرت بێت نازانم بۆ ڤیمۆ و زۆر زیاتری شێ ئێستایی من ئەوەندەی پیشان دەداتن هەیە زیاتری شە لە بۆ یوتیوب دەتوانی هەر سیغەیە کە بتێ بە ئێمە سیغەی فول HD هەڵبژێرین سیغەی فول HD دەتوانی بەو سیغێژ یان دەتوانی ماچ بێت ینی هاوپێچ بێتن لەگەر ئەوەی کە تۆ لە سێتینگی سکوێنسی دادناوە لەوەی کە هەیە یان دەتوانی بیگۆڕی بە هەر سیغەیەکی تر بە هەر کوالیتێکی تر بە هەر حەزم و چارچێوەیەکی تر بەس ئێستا ئەمن دەمەوێت های کوالیتی برین های کوالیتی HD بێتن شتێکی احتیاجی بیتن ها قیاسەکە لێرە پیشانیدا 1920 بە 1080 بە 1080 ئەوە سیغەی چییە؟ سیغەی HD هەروەها بەڕێزان ئەلێرە بەشەکی نوێمان هەیە پێی دەگوترێ ئاوتپوت نیم لە ئاوتپوت نیم لەسەر ئەمە کلیک بکە دووشتی مهم ئەنجام دەدرێت یەکەمیان ناوی ڤیددیوەکەت بە چ ناوێک دەکەیت دەتوانین ئێستاوە ناوی سکوێنسەکەیە بەس دەتوانین ناویشی بگۆڕی بۆ نمونە بنووسین چێ وەڵڵاه نازانم بەس با لەبەر درنگۆ نووسم فاسڵی بیرۆکە سفڕیەک یعنی یەکەمین فاسڵمان وە لە کوێش خەزنەکەی بەشی دووەمی گرنگی ئێرە لە کوێ خەزنەکەی با ئێمە لەسەر دیسکتۆپیدانێ لەسەر دیسکتۆپیدا بنین زانین لەوێن دەرێت دەبیتن سەیڤمان کرد ئێستا ئاوتپوت نیم بۆ فاسلی بیرۆکە و لەسەر دیسکتۆپیشە هیچ مشکلی نییە ئەلێرە دوو سەحمان هەیە ئەکسپۆرت ڤیدیۆ ئەکسپۆرت ئۆدیۆ ئەگەر بتێ سەوتی لەگەر نەوی بەس ڤیدیۆ بڕوا سەحەکەی لابە ئێستا بەس ڤیدیۆ دەڕوا ئەگەر بتێ بەس سەوت بڕواتن و ڤیدیۆ لەگەر نەبی سەحی ڤیدیۆی لابە ئەگە دەتەوێت هەردوو چلێک وەختی هەبی دەبێت ئەم دوو سەحا هەردووچیان کارا بن ئاکتیڤ بن ئەو شتانە بن ئەلێرەش سەمەریمان هەیە سەمەری کورتکراوەی مواسەفاتی ڕێندەرەکەیە لە بۆ تو پێت دەرێتن دەرێ یەکەمیان ئاوتپوتەکە لە چێن دەرێ لەسەر دیسکتۆپیە منای فاسڵ بیرۆکە سفڕیەکە و حەجمەکەی ئەوەندەیە و هەروە ئەوەندە FPS و نازان پرۆگرس و ئەشتانە شتێدا هەیە زۆر زیرەکترە من زۆر معلوماتێکی زۆر تاوم نییە بەس شتێکی لێ دەزانم ئەوانەیە و هەروە ناوی سکوێنسەکە و نازانم حەجمە ئەشتانە زۆر مهم نییە بەلامەوە ئەمن هەروەها ئەلێرە دەتوانی فریم ڕێیتەکەی دیاری بکەیت چەند فریم لە یەکسانیە بێتن 25 BC بیتن هەندێک بەرنامە هەیە ئێستا لە بۆ پەخشی برێن لە بۆ ئەو جیازی پەخشی ناوەکەم لە بیرچتۆ
زیاتر 25 فرێمی دەخواتن و هەروە پاڵ بێتن NTSC نەبێ و ئەلێرە لێڤڵ و های کوالیتی و شتانە هەیە ئەلێرە تارگت بریت هەیە ئەو تارگت بریتە حەجمی ڤیددیوەکە دیاری دەکات ئێستا ئەو ڤیددیۆی ئێمە 126 مێگا بایترە تاین قورستری بکەین ئێستا ملاحەزە بکەن قورس دەبیت چەندی ئەمە زیاد بکەی ڤیددیوەکەت قورستر دەبێتن بۆیە ئەگەر هاتوو ڤیددیوەکەت بووە برێن لەسەر 20 بوو ئەلێرە پیشان دەدا حەزمەکەی چەندە ئستیمیت فایل سایز 126 مێگا بایتە کە خۆی لە چەند چرکە دەداتن 52 چرکەشە و 126 مێگابایتە ئەگەر هات و ڤیددیوەکەت هەبوو برێندە دقە 5 دقە و بۆ 3 گێگا 2 گێگا ئەوانە ئەوە تارگت بڕیتەکەی کەمکەوە حەجمی کەم دەفتەوە دیقەی بۆ نەوە شتێک ناچتن دەتوانی بیکێدە کە بیکێدە زۆر کەم دەبتەوە دەتوانین بیکەینە 5 بەس لە خوار 5 بتە چار و ئەوانە وڵای دیقەکەی تێک دەچتن یعنی تۆزێک مغەوەش دەبێتن دەستەوە سەرسەردەمی ڕەش و سپی ئەو منتیقانە یان مۆبایل لە سەرەتاییەکانی نۆکیای بە 6 بی باش سیغەیەکی بمانێت دەتوانین ڕێندەری بکەین پاشان دێ خوارێ ئەلێرە هەمانە چیمان هەیە ئەلێرە ئەمە شاشە پیشاندانەکە بە فیت بیتن ئەلێرە کە لە وەختی ڕێندەری تەماشا بکەی توانین بگەڕێتەوە سەر ڤیددیوەکەت بیڕوێنی بیبێ بۆ ئەم لای پێ بکەی هەروەها سۆرس ڕێنج زۆر میمە ئەلێرە ئینتەر سیکوێنس یعنی ئەو سیکوێنسەی کە ئەمە هەمانە بەو شێوەی کە لێرە دەیبینن چەند ڤیددیۆشتی ترت لەم سکوێنسە هەبێتن ئینتەر سکوێنس هەر هەمووی تێکڕا لێک و پێک دەدات و ڕێندەری دەکاتن بەڵام باشترین شت ئەوەیە کە ئێستا ئێمە ڤیددیۆیەکەمان ئەلێرە کۆتایی پێدێت تا ئێرەیە دەتوان ئین و ئاوت مارگ ئین و ئاوتی بکەین ئەلەوێژ ئێستا خوتوێکی ترە کە پێتان دەڵێم کە تۆ دەتوانی لە ئێکسپۆرت یان کۆنتترۆل ئم کاتێک کە هاتی لێرە سکوێنس ئین ئاوت لێ بدەی ینی لەکوێ دەستی پێکردەوە لە کوێش کۆتایی بێ بە ئین و ئاوت لەوێ تەحدید دەکەی و ئەو کاتە بەس ئەو ئین و ئاوتی کە تۆ دیاریت کردووە ئەوت بۆ ڕێندەر دەکات ئین و ئاوت دەروەکو لەوانەکانی پێشووتریش خوێنمان لەسەر پرۆگرام مۆنیتەر دەتوانی بیکەیت و ئێستا سکوێنس تایبەتە بە پرۆگرام مۆنیتەر هەروە پرۆژێکت پێینیش ئەلێرە تایبەتە بە سۆرس مۆنیتەر بۆیە ئێستا ئەلێرە دەتوانین چی بکەین ئێمە ئین و ئاوتی خۆمان دیاری بکەین و هەروەها بەس ئەو ئین و ئاوتی کە دیاری کراوە ئەوەندەت بۆ ڕێندەر دەکات و ئەوانی تر ڕێندەری ناکە ئێستا ئێمە لە کۆتایی ڤیددیۆیەکەی خۆمان داینە بۆیە یەکسە مارک ئاوت دەکەین کەواتە کە مارک ئاوتمان کرد یعنی ئەلێرە بە دواوە هەمووی ڕێندەر بکە بەو شێوەیە هەروەک دەبینن ستا ئێمە ڤیددیۆکەمان دێم بۆ کۆتایی ڤیددیۆکە و مارک ئاوت ئەلێرە بە دواوە هەمووی ڕێندەر بکە بەخۆی لێرەش پیشانەدا بەس ئێستا حالیان ئەدۆ پریمەرەکەم جامی کردیا دوایە دەبی لە خەڵەکەی بگەڕێن بیبدۆزمەوە ئەلێرە مارک ئێستا دەتوانی برین لەو بەشە ڤیددیۆیە ئەلێرە بۆ ئێرە مارک ئین مارک ئاوتکەی بەس ئەوەندەت بۆ ڕێندەر دەکە ینی ئێستا برین لە سانیەی سی هەتا دەگاتە 50 یان تا چل لێرە مارکین لێ بدەی لێرەش مارک ئاوت لێ بدەی کۆنتترۆل ئم لێ بدەی بەس ئەوەندەت بۆ ڕێک دەکات یعنی ئەوەش دەتوانین لە ناو یەک ڤیددیۆ دوور و درێژ یەک پارچەی بچووک ڕێندەر بکەیت بەس بە مارک ئین و مارک ئاوت چەند دەرت مارک ئین و مارک ئاوت کردبی ئەوەندەت بۆ ڕێندەر دەکات ئێستا ئێمە هەموو ڤیددیۆیەکەمان دەوێت بۆ یاتینە کۆتایی ڤیددیۆکە بڵێن ئێستا ئەلێرە تۆزێک جامی کردیە ئەوەکەم ئەدۆ پریمەرەکەم زۆر خاڵ بیتووە کۆمپیوتەرەکەشم بەو نەوەعی لاپتۆپەکەم توانایەکی ئەو توی نییە ئەلێرە هیوادارم تێک بگەن ئەلێرە مارک ئاوتمان لەدا تا دەگاتە بیدایەتەکەی ئێرە ئەلم لاوە تا دەگاتەورن دەستە چەپ لە دەستە ڕاست ئاخر ڤیددیۆکەمان بۆ ڕێندەر بکاتن یان دەتوان لە ناوەڕاست لەمانە لە هەر کوێیەک بیمارکن مارک ئاو لێ بدەی ئەوەندەی کە دیارت کردووە هەر ئەوەندەت بۆ ڕێندەر دەکا باوانەی ئەمڕۆ هەر چۆنێک بێت تەواو بکەین بەڕاستی لاپتۆپەکەم زۆر خاو بۆتەوە
دەرەی بەبێ پارشی و بە ڕۆژی بووە ئەوجا ئێستا ئەوە گوتمان نەیمەکە و ئەمەش زۆر میین بوو ئینتار سکوێنس دامەگرن چونچێ لەوانەیە ڕێندەرەکەت بتە 2 ساعت 3 سەعات یەک فایدت لێرە لە بیرچوبێ ئەویش حساب دەکەم بۆیە بە ئین و ئاوت بێتنە و ئین و ئاوتێک کە ئێمە ئێستا دیاریمان کردووە و دوا بەش تقریبان باسی بکەین ئەلێرە کیومان هەیە ئەم کیوە زۆر میمە ئێستا ئەکسپۆرت لێ بدەن یەکسەر دەستەکە بە ڕێندەرکردن بەڵام کیو ئەم ڤیددیۆی کە تۆ دیاریت کردووە بۆ ڕێندەر دەچێتە ئەدۆب ئینکۆدەر ینی ئەدۆب قسمە چیە بە ناوی ئەدەب ئینکۆدەر ئەویش بەرنمەیەەکە تایبەتە بە ڕێندەرکردن زۆر زۆریە بۆ ئەو کەسانی کە ئیشی گرافیک و ڕێندەر دەکەن ئەدۆب ئینکۆدەریشان هەبێت لە پاڵ ئەدۆب پریمێردا چونچێ دەتوانین لێ کاتدا 5 6 7 ڕێندەر لەسە یەکدا بنێ یەک لە دوای یەک تاو بێ بێنم بۆ نمونە ئێستا ئێمە دەستکاری ئەوەمان کرد ئەو سکوێنسی فاصلەی ڕێندەرکەین و کۆنتترۆل ئەم لێ دەین و دەستکاری دەکەین و کیو لێ دەدەین ئێستا بە تاقی بکەینەوە ئێستا ئەوە حازرە برین بۆ نمونە ئەوە هەمووی بۆ تێستا کۆنتترۆل ئێم نازانم نایەتن کۆمپیوتەرم زۆر خاوە بۆتەوە لاپتۆپەکەم خاوە بۆتەوە بابینەوە ئەکسپۆرت زۆر بە زەحمەتیش دەکە بینە ئەکسپۆرت ئەوەش ڕۆیشتووە فۆرماتەکەمان کردبووە فول HD لەوەی ڕازانیم هەروەها حەجمەکەشی تۆزێکەم کەینە چێ 20 زۆرە بابیکەینە 8 تەمەشای ئێرشکن ئەوەش دەگۆڕێ ئێستا کیو لێ بدەین ڕاستە و خۆ ئەدۆب ئینکۆدەر دەبتەوە تەمەشاکەن ئەمە لۆچ باشە عین لەلایەک ئەگە کۆمپیوتەرەکەت مواصفاتی زۆر باش بێتن زۆر بەقوت بێتن چونچە ڕێندەر دەبێتەوە لاپتۆپ بەجێبێری کۆمپیوتەر بەجێبێری ئەگەر ئەکسپۆرتت لێدات شاشێ ئەدۆب پریمێر هەمووی دەبێت تایبەت بە ڕێندەر دەبێت هیچ چیت کرد پێ ناکرێت ینی پێ ناکرێت خەریکی پرۆژەی تربی بەڵام ئەگەر ئەدۆب ئینکۆدەر دەبێتن ڕێندەرەکەی دەنێریە بەرنامەی ئەدۆب ئینکۆدەر کە ڕێندەرەکە ناردە بەرنامەی ئەدۆب ئینکۆدەر ئەوە لە توانی تۆ لە ئەدۆب پریمەر ئیش بکە ئێستا من ئەوە ڕێدیە هەمان ئەوەیە هەمان واسفاتماندایە ئەمەدا بگرم ڕێندەر بەخۆی دەڕوا ئێستا بۆ نمونە ئەوەدا دەگرم هەر بۆ تست ئێستا ئەوە ڕێندەری ئەو فاصلەی کە دروستمان کردە دەڕوا دوایە دەتوانی بیتەوەنەوە ئەدۆب لە خۆت بە ئیسراحەت ئەگەر کۆمپیوتەرەکەت بە قوت بین زۆربەی زۆری شوێنەکان و برین کۆمپانیا و نەریەکان کۆمپیوتەری بە قوتیانێ پرۆسەر و ئەوانەی هەموو دەرەی تارسی خۆ ناڵسی خۆنا شەباح وانێ دوای دەتوانین برێن بۆ نمونە بینە سکوێنسی سێ لەوێ ئەو هەر بۆ تێست و مێستیە لەوێ ڤیددیۆیشکەمان هەیە برێن ئەو ڤیددیۆمان هەیە ئەوە وادە بنین پرۆژەیەکی زەخمامانە زۆر خاو بۆ تۆ بەڕاستی بێتام بۆ وانەکەشی لە من بێتام کرد بەس لێی گەڕن گوێمەدەنێ نابێ هیچ شتێک لە پرۆسەی خۆپێگەاندن خاوتام کاتەوە ئێستا کۆمپیوتەرە خاو بۆ تۆ بەست ئەمە بۆ خاوبینەوە ئەمەش ئەو چەند عینادە ئەمە دوو ئەندە عینات دەبین لەگەری بەڕێزان ئێستا بمانێ بۆ نمونە ئەم ڤیددیۆمان هەیە زۆر خاوە بەس کێشەنیە بار خاوە بیت چییە نیم ئەمە بە خۆمان خاونە بینەوە لە بۆی دانەنین دوایە دەچم کەلوپەلی دەکەم و هۆکارەکەی دەدۆزمەوە لەبەر خاو بیتۆ ئەمەمان هەیە ئێستا ئەمەش برێن ئەو ڤیددیۆش وادا بنین ئەوە سکوێنسەشکێ سکوێنسی برێن سەیە بەس لێرە پیشان ناداتن ڕاوەستە ئەو سکوێنسی سەیە ئێستا بچین ئەمەش بخەینە سەر ڕێندەر دەرێ ماڵ بەخۆی نەبوو میوانیشی هات ئێستا لەلایەک لە ئەدۆب ئینکۆدەر ڕێندەری ئەوەی دەڕوا بۆیە ڕێندەریش دوو ئەندە کۆمپیوتەر خاو دەکاتەوە هەوا بەرەو تاوابنیشە با زووە تا تاوانە بە عملیەکەی ببینین ئەوەش بکەینە کیو هاتە مەشاکەن ئەویش دێتە ژێرەوی ڕاستە و خۆ کە ئەوە تاو بوو ئێستا چاو یەکس ڕاوەستن نیشێ بەس ئەوە هات ئێستا 4 5 6 20 هەمووی لە دوویەک ڕێز بکەی و ئیشی خۆشت بکەی بەبێ ئەوەی ڕێندەر ڕای بگرێ ئێستا دیوبارە بینەوە ئەکسپۆرت بینی ئەکسپۆرت میدیا ئەکسپۆرت لێ بدەین بۆ نمونە بمانێ ئەمە ڕێندەرکەین ئەگەر ئەکسپۆرت لێ بدەین هەروەکو ئیکیو دەستا ئەدۆب ئینکۆدەری لەوێ ڕێندەرەکەی خۆت دەکەی ئەکسپۆرتی وەش لێ بدەی ڕاست ئەکسپۆرت دەبێت و لێرە دەست پێ دەکا بەس ئەو شاشەی کۆمپیوتەر و ئەو شاشەی ئەدۆب پریمەرەت هەموو لێ دەگریت و هەتا ڕێندەرەکە تاوا دەبی
جا بەڕێزانوانەکەمان باچی تر درێژ نەبێتەوە زۆر خۆشحاڵ بووم کە ئێوە لەگەڵم بوون منیش لەگەڵ ئێوە بووم و زۆر سوپاس لە بۆ لایک و کۆمنت و دەستخۆشی و سەبسکرایبەکان بەڕاستی ئێوە هاندەرێکی باشن کە ئێمەش بەردەوام بین هیوادارم هەمووتان ڕۆژێک لە ڕۆژان لە لووتکە ببینمەوە تاوانەیەکیتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. با سەیرێکی مێژوو بکەین و بزانین پەیوەندی شەکر بە قەڵەویەوە چییە؟ دەستی کردەوە بە خواردن و خواردنەوەی ئاسایی بەڵام بەبێ سنوور ڕووچوە نێوژیانی عایلی و کۆمەڵایەتێک دەکرێت بڵین تەنانەت شتێکی زندوش نییە تەنیا بەچونە ناوخانەیەکی زیندوو دەتوانێت خۆی زیاد بکات دا وانەکانی پاراستنی گیانی مرۆڤ و دلێری و دڵسۆزی و چاونەترسی و ئازایەتی و معجزە خۆڵقاندن بڵێتەوە مەساحەکەی نزیکەی 20,000 کیلۆمەتر چوارگۆشێ لە وڵاتەدا تەبیعەتێکی زۆر دڵگیری هەیە هەر لە سەوزایی هەر لە چیاکان بە نسبەتی ئێمە وەکو بەشەر مانزەڕ